ئەم ئامێرە تەنیا ئاو سەرکەرەوەیەکی ئاسایی نییە، بەڵکو دروستکەری ئاوە لە هەوا. کارتێکیش پێی خۆشە خێزانەکەی لە هیندستان ببێتە خاوەنی یەکێک لەم ئامێرانە. هەر کاتێک دەچمەوە هیندستان ئاوی ناو بوتڵەکان بەکاردێنم. ئەگەر ئاوی بەلوعە بخۆمەوە نەخۆش دەکەوم. نەبوونی ئاوی خاوێن لە دنیا خەریکە دەبێ بە گرفتێکی جیهانی. چەندین کومپانیا ئامێریکیان بەرهەم هێناوە کە تەڕای هەوا دەگرێت و دەیکات بە ئاوی خواردنەوە. ئامێری واترجین دوای خاوێنکردنەوەی هەواکە دەست دەکات بە ساردکردنەوەی تا دەیگەێنێتە خاڵی بوون بە شەونم و دواتریش لە ڕێگای زەنجیرێک فیلتر و تیشکی سەرەوە نەوشەیی ئاوەکە لە میکرۆبەکان خاوێن دەکاتەوە. ئەم ئامێرە گەورە یارمەتی دەربووە لە دابینکردنی ئاوی خواردنەوە لە وڵاتانی وەکو سیرالیۆن و ڤێتنام و ئەمریکاش لە کاتی ڕووداوە سروشتیەکاندا. ئەم ئامێرە بچووکترش کە بە جێنی ناو دەبرێت بۆ ناو ماڵ و نووسینگەکان بەکاردێت و بە گشتی نزیکەی 30 لیتر ئاو ڕۆژانە دروست دەکات. بۆ ئەم کارە پێویستمان بەوەیە کە شێو تەڕایی هەوا 30% بێت. ئەگەر بگاتە 50% ئەوە هەر زۆر بەباشی دەتوانێت کار بکات. تەکنۆلۆژیای دیکەش هەن کە بەم شێوە و شێوەگەلی جیاوازی دیکەش ئاو لە هەوا و تەنانە لە وزەی هەتاویش بەرهەم دێنن. بەڵام نرخی ئەم ئامێرانە کە لە سەرەوەی $2000 لەوانەیە بۆ زۆرە لە خێزانەکان لە دنیا گران بێت و نەتوانن دابینی بکەن. هیندستان و ئەفریقا دوو وڵاتی هەژارن، بۆیە ئەم نرخە لەوانەیە بۆ ئەوان زۆر بێت و کار نەکات. بەڵام گرنگە نرخێکی هەرزانتر بێت، بێگومان کاریگەریەکی زیاتری دەبێت. بەرهەمهێنانی ئاوی خواردنەوە لە هەوا ڕێگەیەکە کە دەتوانێت یارمەتی دەربێت لە دابینکردنی یەکێک لە پێداویستیە بنەڕەتیەکانی مرۆڤ لە ئەمڕۆدا.